لەگەڵ هەوڵە بەردەوامەکان بۆ نێوەنگیری لە نێوان سەدر و چوارچێوەی هەماهەنگی تا ئێستا هیچ بەرەو پێشچوونێک لەسەر پێکهێنانی حکومەتی داهاتووی عێراق ڕووی نەداوە. لە سەرەتای ئەم هەفتەیەدا مەسعود بارزانی سەرۆکی پارتی دیموکرات ڕایگەیاند کە دەست پێشخەریەکی پێشکەش بەلایەنە شیعەکان کردووە بۆ چارەسەرکردنی کێشەی چوارچێوەی هەماهەنگی لەگەڵ موقتەدا سەدر کە دەگوترێت مەبەست لێ شەفاعەتکردن بۆ نووری مالیکی لای موقتەدا سەدر تا لە حکومەتی داهاتوودا بەشدار بێت. بۆ ئەم مەبەستەش ڕۆژی دووشەممە نێچیروان بارزانی سەردانی نەجەفی کردو لەگەڵ سەدر کۆبووەوە، بەڵام وەک دەردەکەوێت هەوڵەکانی نێوەنگیری تا ئێستا شکستی هێناوە و سەدر دەست پێشخەریەکەی پەسەند نەکردووە. لەسەر ئەو بابەتە فازڵ مواد کەسار ئەندامی هاوپەیمانی دەوڵەتی یاسا کە نووری مالیکی سەرۆکایەتی دەکات لە گفتوگۆیەکدا لەگەڵ میدیای عێراقی دەڵێت گفتوگۆکانی نێوان چوارچێوەی هەماهەنگی لەگەڵ موقتەدا سەدر هەڵپەسێدراوە. ئەو ئەندامەی هاوپەیمانی دەوڵەتی یاسا جەختی کردەوە کە چوارچێوەی هەماهەنگی لەسەر بڕیاری خۆیان سوورن و ناچنە پێک هاتەی حکومەتی داهاتوو تا سەرجەم لایەنەکانی هەماهەنگی بەشداریان پێ نەکرێت. وتیشی چوارچێوەکە ناچنە ناو فراکسیۆنی گەورەترین پەرلەمانەوە بە هەموو لایەنەکانیەوە نەبێت. بە وتەی کەسار چەندین بژاردە لە بەردەم چوارچێوەی هەماهەنگیدایە ئەگەر لەگەڵ سەدر نەکەوتنە ڕێکەوتن، لەوانەش گرتنەبەری ڕێگای ئۆپۆزیسیۆن بوون یاخود بایکۆتی پرۆسەی سیاسی. ئەو ئەندامەی هاوپەیمانی دەوڵەتی یاساوتیشی بژاردەیەکی دیکەی بەهێزمان لە بەردەمدایە بۆ پێکهێنانی بەرەیەک لە ئەنجومەنی نوێنەران کە ئەم بەرەیە پێک دێت لە فراکسیۆنەکانی سەر بە چوارچێوەی هەماهەنگی و یەکێتی نیشتیمانی و ژمارەیەک لە پەرلەمانتارە سەربەخۆکان کە ئامانجی ئەم بەرەیە بریتی دەبێت لە بربەستکردن و دروستکردن لە تێپەڕاندنی پرۆژە گڵاوەکان و پلانە دەرەکیەکان وەک بابەتی هەڵوەشاندنەوەی حەشدی شەعبی و گروپەکانی دیکەی بەرەنگاری ئیسلامی، هەروەها پرۆژەی شام کە بڕیاردەدا بە هەناردەکردنی 2 بلیۆن بەرمیل نەوت لە بەسڕەوە بۆ بەندەری عەقەبە لە ئەردەن و پاشان لێوە بۆ میسر لە کاتێکدا کەرکووک نزیکترە بۆ جێبەجێکردنی ئەو پرۆژەیە. بەپێی لێدوانێکی بەرپرسەکەی دەوڵەتی یاسا ئەوان ترسیان لە کەمبوونەوەی شیعەیە لە حکومەتی داهاتوو بە جۆرێک کە پێک هاتەی شیعە کە 12 پارێزگای عێراق پێک دەهێنێت ببنە کەمینە لە حکومەتدا. بەپێی لێدوانی چەند سەرچاوەیەکی ڕۆژنامەوانی لە 2 ڕۆژانی داهاتوودا دوایین کۆبوونەوەکانی سەدر و چوارچێوەی هەماهەنگی بەڕێوە دەچێت بەر لەوەی 7 مانگ پەرلەمانی عێراق سەرۆک کۆماری عێراق هەڵبژێرێت. سەبارەت بە پۆستی سەرۆک کۆماریش پارتی و یەکێتی کە سەرەتا بانگەشەی یەکڕیزی و یەکدەنگیان دەکرد ململانیەکانیان لە بەغدا تونتر کردوتەوە و بە شاندی جیاواز سەرقاڵی کۆکردنەوەی دەنگن بۆ کاندیدەکانیان کە ئەوەش پێچەوانەی کارکردنە بە ئاراستەی بەرژەوەندی و مافەکانی هاوڵاتیانی هەرێم.